ئیلۆن مەسک بوو یەکەم تریلیۆنێر لە مێژووی مرۆڤایەتی دوای ئەوەی کۆمپانیای سپەیس ئێکس لە کۆمپانیایکی تایبەت کراوە پشکەکانی بۆ فرۆشتن لە بازاری نازداک بەردەستخرا لە ڕۆژێک پشکەکانی سپەیس ئێکس بە 2 تریلیۆن دلار خەمڵێنرا کە 24 ساڵ لەمەوبەر ئەو کۆمپانیای تەنیا 100 میلیۆن دلاری هەبوو و مەسک خۆی دروستی کرد ئێستا بۆتە یەکێک لە گەورەترین و دەوڵەمەندترین کۆمپانیەکان لە مێژوودا جا لە دوای مەسک چی دیکە دەوڵەمەندترینی جیهانە با باسی بکەین من ژیرم بەخێر بن بۆ 24 پلس جا ئێستا مەسک وەکو یەکەم مرۆڤ کە خاوەنی تریلیۆنێک دۆلار لەسەرەوە دانیشتووە جگە لەوە دەوڵەمەندی دیکەمان هەیە لەوانەشە جیاوازەکەیان زۆر بێ نمونە لاری پیجمان هەیە هاودامەزێنەرێکی گوگڵە خاوەنی 257 میلیارد دلارە لە دوای ئەو سێرجی بریندێ 237 میلیارد دلاری هەیە ئەویش هاودامەزێنەرێکی گوگڵە جا ئەم دوو کەسە هەردووچیان گوگڵیان دروست کردووە ئینجا ناگەنە نیوەی داهاتی ئیلۆن مەسک لە چوارەم جێف بەیزۆس دێ خاوەنی ئەمازۆن بە 224 میلیارد دلار ئەو پیاوەی گەورەترین فرۆژگای ئۆنلاینی لە جیهان دروست کردووە ئەو دلیڤەری ئێستا لە نیوەشە و خواردنوشت داوا دەکەی بیرۆکەی ئەم برادرە بووە ژمارە پێنجیش مارک زەکەربەرگ دێ کە خاوەنی مێتایە ئینستاگرام فەیسبوک واتساپ بە 222 میلیارد دلار ئەو پیاوەی هەفتەی ڕابردوو ڕایگەیان مانگانە 4 دلار دەبێ بدەی بۆ ئەوی ئینستاگرامەکەت باشتر بکەن جا پێنج پیاو زەنگینترینی جیهانن هەر پێنجیان ئیمپراتۆری تەکنەلۆژیان لە ئەمریکا و جیهان هەر پێنجیان ئەمریکین لە ئەمریکا هەر پێنجیان خاوەنی نزیکەی 2 تریلیۆن دلارن کە مەسک بە تەنیا تریلیۆنێکی هەیە ئەپڵ گەورەترین کۆنفرانسی سۆفتوێری ساڵانەی خۆی ئەنجامدا و یاریدەدەری دەنجی سیری هەرگیز وازیرەک و ژیرتر نەکراوە لە کۆنفرانسی WWDC 2026 ئەپڵ بە تەواوەتی ژیری دەستکردەکەی خۆی لە سفرەوە دروست کردوێتەوە ئێستا ناوی ناوە سیری AI هێز و تواناکەشی لە گوگڵ جەمنای وەردەگرێت و بۆ یەکەم جاریشە سیری دەتوانێت ڕاستەخۆ ئەو شتەی پێی دەڵێیت بۆ تەنجام بدە نمونە سیریە نوێیەکە دەتوانێت ئەو وێنەی لەسەر شاشەی مۆبایلەکە تا بیناسێتەوە دەتوانێت GPS لەسەر مۆبایلەکە ڕێک بخە و بەکاری بێنێ بۆت تەنانەت دەتوانێت نامەیەک هەفتەیەک لەمەوبەر بۆت هاتووە بۆتی دەربێنێتەوە بیدۆزێتەوە دەتوانێت ئیمێڵێک بە ستایلی شێوەی خۆت بۆت بنووسێت دەتوانێت جیاکاری بکە نمونە ئیمێڵێک بۆ بەڕێوبەرەکەت دەنێریت جیاواز بینووسێ وەکو ئەوەی ئیمێڵێک بۆ هاوڕەیەکە دەنێریت دەتوانێت بەم سیریە نوێیە بڵیت دایکم نامەیەکی بۆ ناردم هەفتەی ڕابردوو داواکاریەکی هەبوو لەسەر ئۆتۆمبیلێک بەس بە بیرم نایەت چی بوو سیری ڕێک ئەو نامەیە لە ناو مۆبایلەکە دەدۆزێتەوە پێتی نیشان دەدا دەتوانیت پێی بڵێ بۆ چێک کاتەوە و هەر شتێک لەسەر ئەو نامەیە بۆتی ئەنجام بدات تایبەتمەندێکی دیکەیان ناشاکرد بە ناوی سرچ ئۆر ئاسک پانێڵێک دەکاتەوە دەتوانانی پرسیاری قورس و ئاڵۆزی لێ بکەیت لە ئینتەرنێت بە بەکارهێنانی ChatGPT کلۆد یان جێمەنای کردنە مۆبایلەکەت هەبێ وەڵامەکە لە ئۆنلاین بۆ وەردەگرێ دەربارەی سیستمی نوێ و ئەپدەیتیش ئەپڵ iOS 27 بۆ آیفۆن و آیپاد ڕاگەیان کە لە پاییزی ئەم ساڵ بۆ هەمووان لە آیفۆن 11 بەسەرەوە بەردەست دەبێت ئەم جارە گۆڕانکاریێکی گەوریان نەکردووە زیاتر فۆکسیان خستە سەر چاکردی کێشەکان خێراترکردنی مۆبایلەکە نمونە ئەپڵ دەڵێ بەم ئەپدەیتە نوێیە تاوەکو 30% ئەپەکان خێراتر دەبنەوە وێنەکان تاوەکو 70% خێراتر دەبنەوە گواستنەوەی فایل بە ئێردرۆپ تاوەکو 80% خێراتر دەگوازرێتەوە جا iOS 26 لەسەر هەر مۆبایلێک هەبێ ئەم ئەپدەیتە نوێیەش دەیگرێتەوە ئەپڵ دەڵێ هیچ مۆبایلێک ئەم ساڵ لەم ئەپدەیتە بێبەش ناکە دەربارەی ماک یاخود لاپتۆپ و کۆمپیوتەرەکان ئەپساڵ ناوی دەکەنە گۆڵدن گەیت دەرگای زێڕین ئەپدەیتەکە تەنیا بۆ ماکە نوێیەکان دەبێت کە لە M1 بەسەرەوە واتە مۆدێڵی 2020 بەسەرەوە ئەم ئەپدەیتە دەیگرێتەوە ڕووکارە شوشەیەکەی لیکوید گڵاسیان باشتر کردەوە سلایدەرێکیان بۆ ئاشرا کرد بۆ آیفۆن و آیپادیش بەردەست دەبێت گڵاسەکە دەتوانێت زیاتر یان کەمتر بکەیت بەو کەسانەی کەیفیان بە شوشەیەکە هەرنایە دەتوانن بیکوژێنەوە ئەو کەسانەی لە ئەوروپان بە تایبەتی یەکێتی ئەوروپان ژیری دەستکردە نوێیەکەی سیریان بۆ بڵاو ناکرێتەوە هۆکارەکەش یاسای دیجیتال مارکت ئاکتەکەیە کە ڕێگە نادا لەگەڵ یاساکان ناگونجێ و ئەپڵ ڕاگەیان کە زۆر بێهیوان لەو بڕیاری لە ئەوروپا دەرچووە و لە کۆتایی ئیڤنتەکەش تیم کوک دوا قسەی خۆی وەکو سەرۆکی ئەپڵ کرد چونکە دوایین کۆنفرانسی ئەوە وەکو ئەپڵ سەرۆکی ئەپڵ بمێنێتەوە لەیەکی مانجینۆ خانوشین دەبێت دوای 14 ساڵ لە ڕابەرایەتیکردنی ئەپڵ و پۆستەکە دەداتە جۆن ترنس کە ئێستا بەڕێبەری گشتی بەشی هاردوێردی ئەپڵە ئەو پیاوای آیفۆنی کردە پڕداهاتی بەرهەم لە مێژووی مرۆڤایەتی کۆتایی بەکارەکانی دێ و دەستپێکێکی نوێ لە مانجی نۆ چاوەڕێ ئەپڵ دەکە کاتێک کە آیفۆنە فۆڵدە نوشتاوەکە ئاشکرا دەکات ڤیدۆ یاریەک 4 مۆندیالە پێشبینیەکەی براوەی مۆندیالی ڕاست دەردەچێت و ئەم جارەش پێشبینی خۆیان ئاشا کرد جا گوێ بگرن بزانن ئەم جارەش دەیکەنە 5 جار ڕاست دەرچێ یا خۆ نە
EA Sports کە بەناوبانگترین یاری تۆپی پێ لەسەر پلەیستێشن و Xbox هەڵسان بە ئەنجامدانی سیمولیشنی تەواوی خۆیان لە یاری FC26 و براوەکەش ئیسپانیا بوو. بەڵێ EA Sports پێشبینی دەکاکەوە ئیسپانیا دەتوانێت خەڵاتە گەورەکەی ئەم ساڵ لە مۆندیال بەدەست بێنێ. جا لەوانەیە بیر بکەیتەوە هەموو کەسێک هەموو میدیایەک هەموو شوێنێک هەموو هەوادارێک پێشبینی خۆیان ڕدەگەنن بۆچی پێشبینیەکەی ئەم ڤیددیو یاریە یاخود EA Sports گرنگە هۆکارەکەش ئەمەیە EA بەم شێوەیە پێشبینی خۆیان بۆ 4 مۆندیال لە ڕابردوو ئەنجام داوە هەر چواریشی ڕازدەرچوون لە 2010 کردیان وتیان ئیسپانیا دەیباتەوە ئیسپانیا مۆندیالی برد لە 2014 وتیان ئەڵمانیا دەیباتەوە ئەڵمانیا بردی لە 18 گوتیان فەڕەنساش بردی لە 22 گوتیان ئەرجەنتینیش بردی جا 4 مۆندیال 4 پێشبینی ڕاست ئەمە شتێک نییە لە خۆ بێ بەڵکو بەکارهێنانی سیمولیشنێکی ناو یاریەکەیە بەهێز و توانە یاریزانەکان پلان ڕاهێنەران ناوی ڕاهێنەران هەمووی بێکەوە گرێ دەدرێ دانەیەک دەردەچێت گەر ئەم جارەش ئیسپانیا مۆندیال بباتەوە EA ژمارەیەکی پەیوانی بێگومان دەکاتەوە کە 5 مۆندیال لە پێشبینی ڤیددیو یاری EA Sports FC ڕازە دەچێت شتێک نە ڕۆژنامە نووسانی وەرزشی نەشی کرەوەکان نە AI نەژیری دەستکرداوە کوێستە بەم شێوەیە دروستە پێشبینی نەکردووە جا کاتەکەش لێستاوە باشتر نابێت چونکە EA ئەبدێتێکی نوێی بە خۆڕایی بۆ یاری FC26 بڵاو کردێتەوە بە ناوی جامی جیهانی وۆرڵد کاپ کە سەرجەم هەڵبژاردەکانی تێدا پاڵەوانێتێکی مۆندیال بە تەواوەتی لە خۆ دەکرێت دەتوانیت ئێستا بە خۆڕایی لە یاریەکە بیکەیت هەرچەندە ئەمە بە خۆڕاییە بەڵام دەبێت یاریەکەت هەبێت اینجا دەتوانی ئەم ئەبدێتە نوێ بکەیت جا کۆمپیوتەر قسەی خۆی کرد دەڵێ ئیسپانیا دەیباتەوە پرسیارەکە ئەوەیە یاریزانەکان بەوە ڕازی دەبن یا خۆنان نزگەی چڕ ڕۆژیشی ماوە بۆمان بە دیار دەکرێت ترامپ چەندین ساڵە داوا لە ئەمریکیەکان دەکات بەرهەمی چینی نەکڕن کەچی مۆبایلێکی بە ناوی مۆبایلی ترامپ دروست کردووە بە 500 دلار دەیفرۆشێت ئەمریکیەکان کە تەواوی مۆبایلەکەش لە چین دروست دەکرێت مۆبایلی تیوەنی ترامپ بەم ناونیشانە ڕکلامێکی بۆ دەکرێت Made in USA واتە لە ئەمریکا دروست کراوە بە ڕەنگێکی زێڕنی سەرنجڕاکێش لەلایەن خانەوادەی ترامپەوە دەفرۆشێت کە نرخی 500 دلارە بەڵێ لەم هەفتەیە ئەندازیار و وێبسایتی چەناڵی یوتیوبی iFixit هەڵسان بەکردنەوەی پارچەکانی ئەم مۆبایلی ترامپ بە بەکارهێنانی ئامێری سیتیسکان زۆر ڕاستیان بۆ ئەمریکیەکان دەرخست کە سوشال میدیای تەکنۆلۆژی بەخۆ سەرقاڵ کرد لە ڤیددیوەکە دەردەکەوێت ئەم مۆبایلە ڕێک مۆبایلی HTC 24 پرۆە مۆبایلێک 2 ساڵە لەلایەن کۆمپانیایەکی تایوانی دروست دەکرێت بە بەکارهێنانی پارچەی چینی لە ئەمریکا بڵاو دەکرێت تەنانەت لە کارگەی کوانگانگ دۆنگ لە چین دروست دەکرێت بۆ سەرمانی ئەم ڕاستیەش جەماعەتی iFixit هەڵسان بە هێنانی خەریتەی مۆبایلی HTC لەسەر مۆبایلەکەی ترامپیان داناوە بزانن چڕ دەدا بێگومان مۆبایلەکە کاری کرد هیچ کێشەشی بۆ نەبوو دەزان بۆ چونکە هەمان مۆبایلە بەس ڕەنگ و کەڤەر و لۆگۆیان گۆڕیوە مۆبایلەکەی HTC Pro نرخی تەنیا 200 دلار لە بازارەکانی ئەمریکا بەڵام مۆبایلەکەی ترامپ کە هەمان مۆبایلە شکلیان گۆڕیوە نرخەکەی 499 دلارە iFixit هەڵسان بە سەیرکردنی هەردوو مۆبایل و دەڵێن ئەمە مۆبایلێکی چینیە هەر شتێکیان لە مۆبایلەکە بینی بێت لە کارگەیەکی چین دروست کراوە هیچی لە ئەمریکا بەرهەم نهاتووە جا مۆبایلەکە 9 مانگ تاخیرتر لە وادەی خۆی بڵاو کرایەوە ئەو کەسانی کڕینی پێشوەختەشیان بۆ کردبوو فەقیرانە ناو و ژمارەی مۆبایل ناونیشانیان هەمووی لە ئۆنلاین بڵاو کرایەوە بەهۆی دزەپێکردنێک لە وێبسایتەکەی ترامپ جا فەڵتەیەکیان داوە لە دروستکردنی مۆبایلەکە لە زیاتی 13 هێڵیان داناوە لە ئۆنلاین دەڵێن معقول نییە مۆبایلی سەرۆکی ئەمریکا نزانێ ئاڵای وڵاتەکەی چەند هێڵە هێشتاش ماوە دوای ئەوەی ئەو ڕاستیانە لەسەر ئەم مۆبایلی ئاشکراکران بە هێواشی و بە بێدەنجی وەجبەی نوێی مۆبایلەکە کە هێشتا بازار لەسەر پاکەتەکان نووسینی لە ئەمریکا دروستکراوەیان لاداوە ئێستا نووسراوە بە شانازیەوە لە ئەمریکا بەستراوە وەکو وەڵامێکیش بۆ وبسایەتی بلومبرگ سەکەرێکی وبسایتەکەی مۆبایلەکەی ترامپ ئەو قسانەی لە ئۆنلاین دەکرێت وتی ڕاز نییە مۆبایلەکە ئەمریکیە و چینی نییە ئێستا 11 سیناتۆری ئەمریکا نامەیەکیان بۆ کۆمیسیۆنی بازرگانی فیدراڵی ئەو وڵاتە نردووە داوا دەکات چی دیکە بە درۆ لەسەر بەرهەمەکان نەنووسێت لە Made in USA کە ڕاز نییە گەروە بکەن وەکو تاوانێکی فیدراڵی مامەڵی لەگەڵ بکرێت جا ڕاستێکەش بەم شێوەیە مۆبایلەکە چینیە بەڕەنجی زێر بۆ یەکراوە نرخی 500 دلارە کە هەمان مۆبایلێکە بە ناوێکی دیکە بە 200 دلارە ئاڵای ئەمریکای لەسەرە بە ژمارەیەکی کەمتری ئەو هێڵانەی لەسەر ئاڵای ئەمریکا بەڕاستی هەیە ناوی ترامپی لەسەرە و لە ئەمریکاش دروست ناکرێت گۆرێلایەک لەگەڵ کەپڵەکەی دەبێتە شەڕیان جا ئەو شتەی دواتر کردی لە ئینتەرنێت تەقیەوە کیامۆسا بناسا گۆرێلایەکی 13 ساڵان لە باخچەیەکی ئاژەڵان لە ژاپۆن
دوایەوەی لەگەڵ هاوبەشی ژیانی دەبێتە دەمەقاڵیان و دەبێتە شەڕیان هاتە دەرەوە لە کۆرنەیەک بە تەنیا دادەنیشێ بەبێ دەنجی سەیری وەزعەکە دەکات دەست لەسەر چەناگە چاوەکان بە قوڵیەوە سیر دەکات بیر لە ژیان بکاتەوە باخچەکە و دیمەنانەی هەمووی تۆمار کردەوە ڤیددیۆکەشی لە ئۆنلاین بڵاو کردەوە بە 2 ڕۆژ دەیان ملیۆن جار لە ئۆنلاین بینرا ئەو شتەی لە ئۆنلاین کاردانەوەکانی گەورەتر کرد کۆمنتی خەڵک بوو یەکێک لە کۆمنتەکانم بینی نووسی بووی ئەم گۆرەلایە لە من باشتر چارەسەری خەمۆکی خۆی دەدۆزێتەوە یەکێکی دیکە نووسیەتی ئەو بیر لە فەلسەفە ناکاتەوە بەڵکو بیر لەوە دەکاتەوە دەبواە چی بە کەپڵەکەی گوتوبە ئەو شتانەی نەیگوت مەجای تێدا نەبوو جا هێشتاش ماوە ڤیددیۆکی دیکەی لێ بڵاوکرایەوە کیامۆسا هەڵدەستێ دەچێتە نزیک دیوارێک دەچێتە ژوورەوە ون دەبێت دوای ئەوەی خەڵکێکی زۆر سەیری دەکەن هەستەکانی دەربڕین تۆ ژوورەوتی بەسەیدی کاتێکی بەتەنیا بەسەر دەبێت کیامۆسا تەنیا بەناوبانگ نەبوو لە ئینتەرنێت بەڵکو کرایان میم ئەو کەسەی لە دوای هەر مناقەشەیەک و گفتوگویەک شەڕێک بکە دواتر چی دەکات میمی کیامۆسای بە بەکاردێنە جا کیامۆسا چاوەڕێی بابەتی نوێن هیواداریشین لەگەڵ کەپڵەکەت ئاش ببیەوە بەناوبانگترین فیلمی تەکنەلۆژی لە مێژوودا بەشی دووەمی بۆ دێ و مارک زەکەربەرجی خاوەنی فەیسبوک لەوانەیە کیفی بە فیلمە نییە دوای 16 ساڵ لە فیلمی دە سۆشەڵ نێتوۆرک بە جیهانی پیشاندا فەیسبوک چۆن دروست بوو ئەم جارە دە سۆشەڵ ڕەکنینگ پێمان دەڵێ سۆشەڵ میدیا چۆن دروست بوو دواتر چی ڕوویدا یەکەم ترۆیلەری فەلمی فیلمەکە لە ئۆنلاین بڵاوکرایەوە لە ئێستاوە هەواداران دەڵێن جێرمی سترۆنگ وەکو مارک زەکەربەرگ دەبێت کاندیدی ئۆسکار بکرێت چیرۆکی ئەم فیلمە باسی پیاوێک بە ناوی فرانسیس هیوجین دەکات ئەندازیارێکی گەنجی کۆمپانیای فەیسبووکە دەیان هەزار فایل و دۆکمنتی ناو فەیسبوک دەداتە دەستی ڕۆژنامەنووسێکی تەکنۆلۆژی لە وۆڵ ستریت جۆرناڵ دەیەوێت مەترسیدارترین نهێنیەکانی فەیسبوک بۆ جیهان ئاشکرا بکات کە هەمووشی لە ڕووداوی ڕاستەقینە بێگومان وەرگیراوە ئەم نهێنیانە بە فایلەکانی فەیسبوک دەناسرێن وا پیشان دەدرێن لێکۆڵینەوەی ناو کۆمپانیای فەیسبوک خۆیان وا دەری دەخەن بەکارهێنانی ئینستاگرام و فەیسبوک زیان بە دەماغ و تەندروستی هەرزەکاران بگەێنن بانقەست بابەتی هەواڵی فەیک و زانیاری فەیک زیاتر بڵاوە پێ دەکەن و ڕۆڵێکی سەرەکیان لە توندوتیژی سیاسیەوە هەیە کۆمپانیاش ئەم شتەی دەزانیم هیچشی لەبارەوە نەکردووە جا جێسی ئایزنبەرگ بۆ ڕۆڵەکەی وەکو مارک زەکەربەرگ لەم فیلمە ناگەڕێتەوە چێ شوێنگرەوەیەتی جێرمی سترۆنگ براوەی خەڵاتی ئێمی بۆ زنجیری سەکسیشن بەوە دەناسرێت تونترین ئەکتەرە بە شێوەی مێتد نواندن دەکات ئەو دەبێت ئەو کەسەی ڕۆڵەکە وەردەگرێت خۆی ون دەکات لە ڕۆڵەکە بەو ڕادەیە زیان بە جەستەی خۆی بگەێنێ ترۆیلەرەکە مارک زەکەربەرگ نیشان دەدا بە شێوەیەک تاوەکو ئێستا لە جیهان نەبینراوە هەرچەندە دەیڤید فینچەر وەکو دەرهێنەری بەشی یەکەم ناگەڕێتەوە هەمان دەرهێنەر نییە بەڵام هیواکان بەرزن فیلمێکی نایاب بێت سۆشەڵ ڕەکنینگ بڕیارە لە 9 مانگی دەی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان بە کوردستانیشەوە نمایش بکرێت براد پیت سەگێکی پۆلیسی چۆڵەوانی ئەلاسکا ڕێگەی دەربازبوونیش نییە یەکەم ترۆیلەری فیلمی هارت ئۆف دە بیست دڵی درندەکە بڵاو کرایەوە لەوانەیە یەکێ بێت لە غەمگینترین فیلمەکانی مانەوە لە ژیان و شەڕی سروشت لە سەردەمی فیلمی کاستەوەی تۆم هاکسەوە براد پیت بە ڕۆڵی جێمس بڵمۆر بەشدارە سەربازێکی ئەرچی تایبەت فڕۆکەکەی لە ناو جەنگڵێکی مەترسیداری چۆڵەوانی ئەلاسکا بەردەبێتەوە جاچی لەگەڵە تەنیا ساگە پۆلیسیەکەی ناوی ئۆدنە هیچ سیگناڵێک مۆبایل تەکنۆلۆژیاشی پێنیە تەنیا دوو ڕزگار بوو لە جەنگن لەگەڵ سروشت فیلمەکە لەلایەن دەیڤید ئێر کاردەرهێنانی بۆ کراوە ئەو پیاوەی پێشتر کاردەرهێنانی بۆ فیلمی فیوری کردووە لەوێش هە براد پیت پاڵەوان بوو و کاردەرهێنانی بۆ فیلمی دە بیکیپەر کردووە کە جەسن ستەیتان پاڵەوان بوو دەیڤید ئێر لە وەسمی ئەم فیلمە دەنووسێت پەیوەندێکی بەهێز نەپسڕێنەر لە نێوان پیاوێک و باشترین هاوڕێی کەسەکێکە لە گەورەترین شەڕ تووشیان بێت چیرۆکی فیلمەکە و داقەکە لەلایەن کامرۆن ئەلەکساندەر نووسراوە کە یەکەم جارە کار لەگەڵ براد پیت دەکات و پیت خۆی شەخسیان ئەو نووسری هەڵبژاردووە و دەڵێ یەکێکە لە باشترینەکانی هۆلیوود بۆیش هەواداران هیوایان بەرزە بۆ ئەم فیلمە لە کۆتایی ترۆیلەرەکەش کارکتەرەکەی براد پیت دەڵێ ئەوە نییە بۆچێ دەژی بەڵکو بۆچێ دەمریت فیلمەکە لەلایەن دەیمێن چزڵ دەرهێنەری فیلمی لالالاند و ویپلاش کاری بەرەمەنانی بۆ کراوە فیلمەکەش لە نیوزلندا کاری وێنەگرتنی بۆ کراوە و تەواوی فیلمەکەش لە لۆکیشن وێنەی گیرا واتە هیچ دیمەنێکی ستودیۆی تێدا نییە ئەم فیلمە تەنیا فیلمێکی ئەکشن نییە لەسەر پاراستی زەوی بەڵکو چیرۆکێکی کەسی نێوان پیاوێک و سەگەکەی و چۆڵەوانیەکان نیشان دەدا و دەیانەوێ یەکتری بەجەنێەوە بڕیارە فیلمەکە لە 25 مانگی نوێی ئەم ساڵ لە سینەماکان نمایش بکرێت چەندین ساڵە هۆلیوود دەیەوێت فیلمێکی نوێی ئەکشن دروست بکە و هەمان پێشوازیی گەورەی لێ بکەن جا فیلمێکی 20 ملیۆن دۆلاری لە هۆنگ کۆنگەوە بۆ هۆلیوود کرا و لە سینەماکانیش پێدەچێ
پێشوازێکی گەورەی لێکرابێت ناوی فیلمەکە The Furiosa بووە ئەو فیلمی بەرزترین نمرێ لە 2026 لەلایەن ڕەخنەگران پێدراوە لە وێبسایتی ڕۆتن تەمەتۆ 100% پێدراوە هەواداران زۆریان بەڵە چیرۆکی فیلمەکەش باسی پیاوێک دەکەکەوە کچەکەی دەبدرێت دەبێت لەگەڵ تیمێک لە ڕۆژنامەنووسان کار بکە بۆ ئاشاکردنی تاقمێکی گەورەی خراپەکار بۆ گەڕاندنەوەی کچەکەی سێبەشی فیلمەکەش دەڵێن شەڕە و دیمەنی شەڕە ئەمە ژوای کردووە هەوادارانی فیلم ئاکشنەکان لە تەواوی جیهانەوە باسی ئەم فیلمە لە سوشال میدیا بکەن ڕەخنەگرێک لەسەر ئەم فیلمە دەنووسێ یەکێکە لە باشترین فیلم ئاکشنەکانی سەدەی 21 یەکێکی دیکە دەنووسێ لە دوای فیلمی The Raider-ەوە ئەمە باشترین فیلمی ژانرەیە دروست کرابێ جا فیلمەکە ئێستا نمایش دەکرێت تاوەکو ئێستاش لەلایەن ڕەخنەگران و هەواداران زۆر بەباشی پێشوازی لێکراوە گەر کەیفتان بە فیلمی ئەکشن دێ ئەم فیلمە ببینن Xbox یەکێک لە باشترین چرکە ساتەکانی لە ماوەی چەندین ساڵ بەدەستهێنا وە لەلایەن سەرۆکێکی نوێ لەم کۆمپانیای کە کچێکی تەمەن 37 ساڵانە ئەم شتە بەدی هات ئاشا شارما لە مانجی دوی ئەم ساڵ بووە سەرۆکی Xbox لە شوێنی فیل سپنسەر کە خانشین بوو کریا سەرۆکی Xbox هەرچەندە هیچ باگراوندێکی لە گەیمینگ نییە لە باگراوندێکی ژیری دەستکردەوە هاتووە بۆیش هەواداران سەرتا تۆزێ بە گومان بوون لە هەڵبژاردننی ئەم خانمە بۆ سەرۆکایەتیکردنی براندی Xbox بەڵام یەکشەمەی ڕابردوو یەکێک لە باشترین کۆنفرانسەکانی Xbox ئەنجام درا ئەم کچە نوێیە هەمووانی بێدەنگ کرد دوای تەوابوونی کۆنفرانسەکە کە پڕ بوو لە یاری تایبەت و گەڕانەوەی یاری تایبەت تەنیا بۆ Xbox شارما سەیری ئامادەبوانی کرد کە هەمووی هەواداری Xbox بوون ژمارەیان سەدان کەس بوو ڕێگەیان هەستیان چۆنە بەرامبەر ئەم کۆنسوڵە سیریەس ئەکسەی نوێی لە یادی 25 ساڵە بڵاوی دەکەنەوە هەمیان بە چەپڵەوە گوتیان ناوازێ و بڵێ جا سەرۆکی Xbox گوتی ئەمە یەکەم کۆنفرانسی منە من بەشدار بم دەتوانم پێتان بڵێم ئێوە بەشێکن لە 25 ساڵەی هەوادارانی Xbox بۆیش دانەیەک لەم کۆنسوڵە بە دیاری دەدەینە هەر هەمووتان تەواوی هەواداران بە بەڵێ و سوپاسکردنەوە سوپاسی سەرۆکە نوێیەکەی Xboxیان کرد جام کۆستە نوێی Xbox بە ناوی X25 دەبێت لە مانجی 11 ساڵ بڵاو دەکرێتەوە بە شێوەیەکی سنووردار لەسەر هەمان ڕنگ و دیزایانی Xbox یا ڕاستانی ساڵی 2001 دروست کراوەتەوە ڕەنگە سەوزە شەفافەکە لەسەر کۆنترۆلەرەکەش ڕەنگەکانی ABXY دیارن ئاشە شەرما 100 ڕۆژە بۆتە سەرۆکی Xbox لە ئێستاوە لای هەوادارانی ئەو کۆمپانیا زۆر خۆشەویست بووە نرخی گەیم پاسی داشکان ژیری دەستکردنی کۆپایلەتی لەسەر Xbox نەهێشت بە ناوی گەڕانەوەی Xbox یاری تایبەتی بۆ Xbox گەڕاندەوە لێستاشەوە کار بۆنەوەی داهاتوی Xbox دەکە کە بڕیار لە 2027 بڵای بکەن هیواکان بۆ ئەم سەرۆکە نوێی Xbox بەرزە کە بتوانێت کۆمپانیاکە بگەڕێنێتەوە ئاستی جارانی بێتەوە ڕکابەری پلەیستیشن و نیتندۆ چی دیکە ئەم یاریە لەسەر پلەیستیشن و نیتندۆ سویچ نابینین چونکە کرای یاریی تایبەتی Xbox Gears of War ئیدەی کرای یاریی تایبەتی هەمیشەیی Xbox سەرۆکە نوێیەکەی Xbox ئاشە شەرما لە کۆنفرانسی Xbox بە دڵخۆشیەوە ئەمەی بە هەوادارانی Xbox ڕاگەیان ئەکسکلوسیڤی Xbox گەڕایەوە جا با باسی یاریەکەتان بۆ بکەم چیرۆکەکەی باسی 14 ساڵ پێش ڕووداوەکانی بەشی یەکەمی Gears of War دەکە ئەو ڕۆژەی بوونەوەرەکان لە ژێرزەمینی شارەکانەوە دێنە دەرەوە جیهانی مرۆڤایەتی وەکوەوەی هەیە لە نێو دەبدرێت لە یاریەکە بە تەمەنێکی گەنجی مارکەس فینەکس یاری دەکەی پێشزەنگ پێشەوەی بکەوێتە زیندان پێشەوەی هەموو شتێک تەنانەت لە سەرەتایی ئەم یاریە دۆمز سانتیاگۆ دەناسیت گەر حەز بەم یاریە دەکەیت دەزانیت پەیوەندی مارکەس و دۆم چۆنە و چۆن یەکتریان خۆش دەوێت گەیمپڵی یاریەکەمان بین لە نزیکەوە تەقە لە بوونەوەرەکان دەکەین جیهانە تێکشکاوەکە نیشان دەدات چەندین تایبەتمەندی نوێیان بۆ پاڵەوانەکە زیاد کردووە نمونە ئێستا بازدان هەیە کە پێشتر نەبوو گۆڕینی کەڤەر لە کاتی شەڕکردن و سلایدکردن چەندی تایبەتمەندی زیاتر و چەک و تەقەمەنی زیاتر یاریەکە بڕیارن لە 6 مانجی ئەم ساڵ لەتر تەواوی پلاتفۆرمەکانی Xbox و PC بڵاو بکرێتەوە سوپای ناپلیۆن سەربازێک لە مردنەوە زیندوو بکرێتەوە هێزی سەر و سروشتی هەبێت موامەرەیەکی گەورە کە دەتوانێت مرۆڤایەتی کۆتایی پێمێنێت ئەمە یاریێکی نوێی ئاشکراکرا بە ناوی ڤالۆر مۆرتیز یەکێک لە سەرنجڕاکێشتنی یاریەکانی 2026 دەبێت بەپێی ئەو دیمەن و زانیاریان نوێیانەی لێمان بینیوە ستودیۆی One More Level یاریەکە دروست دەکەن و ئەو ستودیۆی یاری هەرە سەرکەوتی گۆزۆنەر دروست دەکەن یاری ڤالۆر مۆرتیز دروست دەکەن یاریەکە کامری کەسی یەکەمی هاوشێوەی سۆڵسە ئەکشنە لە کۆنفرانسی Xbox ئاشکراکرا لە ڕۆژ یەکەمیش دێتە سەر گەیم پاس یاریەکە بە کارکتەری یاری دەکەی بە ناوی ویلیام سەربازێکی ناپلیۆن بووە لە جەنگ کوژراوە دواتر یەکێک لە گۆڕە سەربازەکان زیندوو دەکرێتەوە بەڵام کە زیندوی دەکەنەوە ئەوروپا وەکو جاران نییە وەکو تاعونێک کیشوەرەکەی داپۆشیوە هێرش دەکاتە سەر هەموو شتێک کە دەستی پێ بکە هەر مردنێک پاڵەوانەکەت بەهێزتر دەکات بە کوشتنی هەر درندێک لە پشت موامەرەکان
ڕاستی پشتموامەرەکان نزیکتر دەبیەوە دەیەوێ مرۆڤایەتی لەناوەوە جا گەرکەی فوتبالیەکانی سۆڵز دێ ئەمە تێکەڵەیەک دەبێت لە جۆرەکانی یاریەکانی سۆڵس و دیسۆنەر بڕیارە یاریەکە لە 13 مانجیدا لەسەر توای پلتفۆرمەکان بڵاو بکرێتەوە. خۆشەویستان 24 پلەس پێشەشکردن تا هەفتەی داهاتوو کاتژمێر 5:30 بەتامیدەوە.